عزیزانم هەروەکو دەزانن لە پرۆگرامی تامی سەرڕێگە سەردانی هەر شار و شارۆچکەیەکمان کردێت بە دڵنیاییەوە باسی لایەنی هونەری ئەو شارشمان کردووە. ئەم جارە لە هەولێر لە پرۆگرامی تامی سەرڕێگە جیاوازتر دەمانەوێت لایەنی هونەری بەسەر بکەینەوە و لە نزیکەوە کارەکانیان ببینین. من ئەمڕۆ سەردانی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرم کردو و دەمەوێت لە نزیکەوە پەروەردەکردنی ئەو قوتابیانە ببینم و کە لە داهاتوودا ڕەنگە ببنە مێژووی نەتەوەیەک لە لایەنی هونەری و چەندین هونەرمەند و پەیکەرسازی لێ بەرهەم بێت. لە نزیکەوە دەچمە لایەن و کار و چالاکیەکانیان دەبینم، ئێوەش بینەرم بن. خۆشەویستان پێم خۆشە بچمە لای مامۆستانیات بزانم ئەوە خەریکی چنە لەگەڵ قوتابیەکانی و مۆزیقا خۆشە دەژەن و بەزم گۆرانیەکی زۆر کۆنە. سڵاو بەخێر بێن سەرچاوان، زۆر سپاس مەمنون سەرچاو بەخێر بێن. بەڵێ وەڵای ئێستامە خوا خەریکین خوامەدەکردین بۆ فیستیڤاڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر. ترامە بە مادەیەک بەشداریوان کردووە گروپی عودەکان، مادەیەکی هونەرمەندی گەورە ئیبراهیم خەیاتە جانەکەم بۆ لێ کردم. زا بۆ ستایلێکە لە بەڵێن دامانەوە بتەنیا گروپی عودە مەعازفکە لە سۆڵی ئۆرکۆدیۆن بەس مۆسیقایەکەیە بەس مۆسیقاک بابا دەنگ خۆشمانەیە. کامەتان گۆرانێکە دەڵێن؟ سەرچاوان بەخێر بێن سەرچاوان بەخێر بێن سەرچاوان گەورەتان کردین. سپاس دەکەم باچین بۆ لای بەشەکانی دیکە.
زانم هەر لە پەیمانگەی هونەرە جوانەکان هاتوومەتە بەشێکی دیکە کە خەریکی پرۆڤەکردنن ئامێری کەمان دەژەنن دەمەوێت ئەوە بڵێم کاتێک ئێمە جۆمان لە بەرهەمێکی میوزیکی یاخود گۆرانیەک دەبێت ئێمە بە پاکی جۆمان لێ دەبێت ئەوە نابینین کە لە پشتەوەی چەند ئەرک و ماندووبوون هەیە و ڕۆژانە چەند بە چەند کاتژمێر پرۆڤە دەکەن خەریکی پرۆڤەکردن تاوەکو بەرهەمێکی پاک و جوان بەگوێ ئێمەدا بدەن پێم خۆش ببێمە ئێرە کە خەریکی پرۆڤەکردن ئێوەش لە نزیکەوە ئەرک و ماندووبوونیان ببینن.